بەڵام ئایا ئەم ئۆپەراسیۆنانە کاتی کەمە دائەبەزی و ئەکشەیتەوە، بەڵام ئەگەرمایتەوە چیت بەسەر دێتن، یعنی زەرەرێکی زۆرت پێ ئەگاتن، خەساراتێکی زۆرە دەی لە فڕۆکە لە سەرباز لە مێزە تایبەتانە کوشتاری زۆرە بێتن. باشە بۆ لەمە دووە ئەگەر بێوێ هێزی تایبەت کە چەندێکە هەڕەشەی پێەکە ئەوانە دابەزێنێت لە هەر شوێنێکی ئێران ئاسانە بێ بۆی لەمەوەکەی ترم عملیی کرد؟ بەڵێ ئاسانە بێ بۆی ئێمە وتومانە نەوەک ناتوانێت دابەزێ بە جەناب تیشمت و ئەگەر بێ لە خەرک دابەزێ ئەگەر بێ لە قەشەم بەڵێ دابەزێ، بەڵام ئایا ئەم ئۆپەراسیۆنانە کاتی کەمە دائەبەزی و ئەکشەیتەوە، بەڵام ئەگەرمایتەوە چیت بەسەر دێتن، یعنی زەرەرێکی زۆرت پێ ئەگاتن، خەساراتێکی زۆرە دەی لە فڕۆکە لە سەرباز لە مێزە تایبەتانە کوشتاری زۆرە بێتن. تایبەتی سەگەر سەیری خەرک بکەی، خەرک وەکو وتومە 30 مەلیۆن بەرمیل نەوتی خامی تایە، هەمویان کردووەتە TNT، هەمویان تەقینەوەیان پێی بەستاوەتەوە لە زەوی، ئەلغامیان فرێداوە لە زەوی، ئەلغامیان فرێداوە لە دەریا. سار بگەڕێنەوە ئەم پردانەی کە لغمی پێوەدانێن بۆی هێزی دوژمن ڕابگریتن. ینی لە ساڵی 91 عێراق پردی ئیبراهیم خەلیلی خۆی تەقاندیەوە بۆی حرەکەت ببڕێ لە هێزی ئەمریکا کە فرقەی چوار لەوێنانە بوونەوەک بێتە پێشەوە، هەتاکو هاوڵاتیانی خۆشەویست لە زاخۆ ئەگەر بە بیریانە پردەکانی ناو زاخۆ هەمووی گونیەی TNT پێوە بەسترا بووە لە شارەکانی تری شەروەهاوە لە جەزیرەی بۆبیانیش، واتا کە هێڕش بکەی بچیتە ناوێ ئەمانە هەمووی بتەقێتەوە زەرەرێکی زۆرت پێگا. ئۆپەراسیۆن جیایە لەگەڵ دابەزینە، بەڵێ ئەتوانێت دابەزێ بەسایە زەرەرەکە چەندێکە خەسارەتت، ئەلەوێ موهمە.